کاک ساسان ئەو کاتت باش. هەموو کاتەکەت باش سەرچاوم. کاکە من ناوم قادر نادرە لە وڵاتی سوید تەلەفۆن دەکەم. کاک ساسان ئەو کاتت باش. هەموو کاتەکەت باش سەرچاوم. کاکە من ناوم قادر نادرە لە وڵاتی سوید تەلەفۆن دەکەم. کاک ساسان ئەو کاتت باش. هەموو کاتەکەت باش سەرچاوم. کاکە من ناوم قادر نادرە لە وڵاتی سوید تەلەفۆن دەکەم. ئەتۆ وەزیری شارەوانی یەکێک لە ڕەمزەکانی ئەو وڵاتی، یەکێک لە بەڕێوەبەرانی ئەو وڵاتەی کە مەسئولیەتی شێرە باڵاتیە. کۆن 10 ساڵ بەرپرسی پاراستنی هەموو هەولێرێ بووی، خەریجی جامیعی، خەزووری کۆچکرد و جەوهەرنامەقی، کوڕی ئەونی شاعیری. خوا ئەو وەسیلەی ئەو ئوسلوبەت دەیکەی تەلەفۆن لەسەر خەڵک دادەخەی بەس ناوەکەی دەزانی. باشە ئەمن ئیزرائیلم یعنی چم لە دووری 5,000 کیلۆمەتر دوو پرسیاری ڕۆژنامەگەریمان لێ دەکردی وەکو هەموو بەرپرسەکانی تر. ئیهانەی یان قسەیەکی چ نەشیاومان بە کەسێک گوتووە. بەڵام بزانە لەبەر ئەوەی ئەتو وەزیری تەجاوزاتی، وەزیری زەریبەی کە زەریبێژی زۆر خستە سەرکە، وەزیری بەرپرسی بەشێک لەو لافاوەی هەولێرێ ئەزانی پرسیارەکان لەو چوارچێوە دەسووڕاوە دادخست. ئەگەر وەچی هەموو وەزیرەکانی ئەوروپا شتێکتان چاندبی قەت ئەوها ناترسێ. زۆر نیگەران بووم کە ئەو ئاستی وەزیرەکە بۆیە ئەو دەنگە لەگەری ڕەپت دەکەم ئەوەی بڵاو دەکەم.